نیەتی قوربانیەکە ئایا یعنی نیەتی لەکەیەوە بۆی هەیە نیەتی لێبێنێ ئەتوانێت هەر لە قوربانی ساڵی پێشەوە نیەتی لێبێنێ لە دوای قوربانی ساڵی پێشەوە نیەتی وابێکە ساڵی داهاتووەم قوربانیەکە خۆی بۆ ئامادە بکە پارەی بۆ کۆ بکاتەوە ئەتوانێت ئەیشتوانی هەر لە ڕۆژانی جەژنە نیەتەکە بێنی یعنی نیەتەکە هیچ تەسیر ناکات لە هەر کاتێکا بهێنی مهم ئەوەیە لەو 4 ڕۆژەیە لە کاتێک لە کاتەکانە بگەی پیا و قوربانیەکەت ئەنجام بدەیت دروستە نیەتەکە چی بڵێ طبعا نیەتەکە لە دڵەوە قەناعەتت وایە کە تۆ قوربانیەکەی و بەدەمیش ئەڵێی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی کاتێک قوربانی سەر بڕێ و فەرمێتی بسم الله والله أكبر اللهم هذا منك ولك هذا عني وعن أهل بيتي وكي تريش فرميتي بو أمتكم يعني عن أمتي أما دعاءك أجر إنسان بلي وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين هر أوج دعاء شجوانا اللهم تقبل منا كما تقبلته من محمد نبيك ومن إبراهيم عليهما السلام أوش أتواني بلي المهم يعني قسە کردنەکە زۆر گرنگ نییە بەڵام ئەگەر بکرێ بڵێ خوایە ئەم قوربانیە بۆ تۆ ئەەکەم ینی قوربانەکە لەبەر خاتری تۆ ئەەکەم و بۆ تۆ ئیکەم لە من و لە ئەهل بەیتەکەم وەری بگرە لە من و لە کەس و کارەکەم وەری بگرە هەر ئەم لەفزە بیڵێ لە کاتی سەربڕینەکە ئەگەر خۆت سەری ببڕی یان وەکو ئەگەر کەسێکی تر سەری ببڕێ بە وەکالەت بەڵام خۆت وەستابی چاکترە و باشترە